دەردی دایک مردن گەلێک گرانە دەرمانی نییە وەک سەرەتانە دەروێت هەفتی سبیان دەست بشەش سبیان دەست منێن دەری لە شەعر بەنام ڕەخەونی دەکەیت. ژیانمان زۆر سەختە بەڕاستی مەمنونیە بم ئەگەر ئەو منداڵانم لە کرێچایەتی نەجاتدا و حەزم لێ نییە برام ئیشکاتن بەس دەبە کرێکانی شتەکە. ئێمە بەهانەیە ئەو خەڵکانەوە دەچین کە پێویستیان پێمانە بەهانەیە ئەو خەڵکانەوە دەچین کە لە ژیان و گوزەرانی چ خراپدا دەچین. ئێمە دەمانوێت گوزەرانی عایلەیە بگۆڕین بەڕاستی. دەستخۆشی لێکەم کانگۆ یعنی هاوکاری ماڵە فەقیر و هەژارانەکان هەر شوێنە خەڵکی پێویستی بە هاوکاری بێتن و بێوێت دەنجی بگەێنرێ پایتەخت میدیا بەو پەڕی بەرپرسیارەتیەوە دەنجی خەڵک دەکەن. پایتەخت میدیا لە ماڵی ئیندادا ئەو کوڕەگەنجەی کە لە مایەکی پایتەختەوە باسی بارودۆخی ژیانی خۆی و دایک و خوشکەکەی کرد. سڵاوتان لێبێت من کەیفی حەسەن هەرکی من ئێستا لە ماڵی ئیندادم. لە شەوانی سەری ساڵدا کاکە ئیندات دێتە بەردەم مایکی پایتەخت و باسی ژیانی خۆی و دایکی و خوشکەکەی دەکات. ئێمە وەکو پایتەخت میدیا بە دوواداچوونمان بۆ ژیانی ئەو ماڵە کرد دەرکەوت کە بارودۆخێکی سەختیان هەیە. لەگەڵ ئێمە دەستگای خێرخوازی ئەدریس سورچیمان لەگەڵ خۆمان هێناوە و بڕیاری داوە کە هاوکاری ئەو خانەوادەیە بکات. ئێستا من لە ماڵی کاک ئیندادم ئەمە بارودۆخی ژیانی ئەو ماڵەیە کە لە ژیانێکی سەختدا دەژین و دەمەوێت بچمە لای خۆیان و گفتوگۆیان لەگەڵ بکەم و دیمەنەکانی ناوماڵی ئەم خانەوادەیە بە ئێوە پێشان بدەم. ئەوەی دەیبینن ئەمە سەرەتای خانووەکەیە کە لە بارودۆخێکی سەختی ژیاندا گوزەر دەکەن کە ئەمە سەرەتای خانووەکەیە و ئەگەر هاوکارم بێت دەچینە ژوورە و گفتوگۆ دەکەین. سەلام عەلەیکوم دایجان سڵاوت لێبێ. لە شەوانی سەری ساڵدا قسەمان لەگەڵ کاکە ئیندات کرد و باسی بارودۆخی ژیانی خۆیان کرد لەگەڵ ئێوە و لەگەڵ خوشکەکەی. بارودۆخی ژیانتان چۆن تێپەڕ دەبێت؟ وڵا یەکەم جار بە خێراتنی کەناڵە جوانەکەتانەکەم دەست و چاوتان خۆشبی. وەڵای کاکە ژیان زۆر سەختە، یعنی ژیانی زۆر سەختە و وەزعان خراپە و داواکاری لەو موسڵمانانەکە مەگەر ئەو منداڵەی قوتارکەن لە کرێچایەتی و لە نەبوونی و لە نەخۆشی. ئەم خانوویەکی ئێستا تێدان خانوویەکی خراپە لە ڕووی کواڵێتی و چۆن دەتوانن کرێکەی دابینکە؟ کرێکەی چەندە؟ وەڵا کرێکەی 150,000 کوڕەکەم ئیشەکە ڕۆژانە لە سناحەی قۆدی خڕکاتەوە و ئاسن و ئەو تشتانە خڕکاتەوە و لە سێگدانین. کرێکە بە کۆکردنەوەی قۆدی و ئاسن دەتوان دابینی بکەنمانزانە؟ ناوەڵاهی بە ساحێبخانی ماڵی خوای لێ ڕازیبی زۆر مستەعەدەنەکە و زۆر پیاوی باشە و مەمنونینی و دەست چاوی خۆش بیت. ساحێبخانی زۆر باشە. ئەی خواردن و خواردنەوە وەڵی لە ڕووی خواردن و جلک و چتیها وەزعن زۆر خراپە بەڕاستی. لەبەر کرێخانی ئەمن ناتوانم ژیانیان دابین کەم سا چیژەکەم لە مەکتەبێ دەخینی جار وهەیە 1 دینار نەبی دەمێ کاکیمدا دەچیت ئەڕواچیت قۆدی خڕکاتەوە ئاسنی خڕکاتەوە و 1000 بی 2000 بی 5000 بی دین تۆ ماڵێ. کە قسەمان کرد باسی ئەوەت کرد کە بەهۆی نەبوونی 3 جەم ئێوە نان ناخۆن تەنها 1 جەم دەخۆن. ئەمە چۆنە؟ بەڵێ ئەوە ڕاستە و دەبی بەشەر ئەمن مسلمانم دەبی شتەکان چێ بەڕاستی بڵێم. بەڵێ ئەمن جاروە هەیە 3 جەم یەکەم 1 جەم جاروە هەیە هیچ نییە بخۆن جاروی لە ڕووی جلک و بەرجیش هیچ نییە لەبەرکەین بەس ئەوەیە کرێخانی لەسەرمانە لەبەر کرێخانی ئەمە ناتوانین ژیانی خۆمان بەڕێوە بین. بسملای کاکینداد و دەستگای خێرخوازی دیسوچیشمان لەگەڵە و ئێستا ئەو بڕیارەکانی خۆی دەدا و چی بۆ ئێوە دەکەم بەڵام بە کاکینداتۆنی دەچێن لای کاک بەهێزیش. کاکینداد چۆنی؟ باش خەرە کاکینداد ئەمە بارودۆخی ژیانی ئێوەیە؟ ئەرێ لەوە بارودۆخی ژیانی ئەگەر هاوکاری بکرێ دەچیتەوە بەرخوێندن؟ بەرێ
حەزت لێ بچێ بە هەرێلۆکو حەزمین هەم کەس حەز لێ بچ بکەین ڕۆژانە چەند پێیا دەکەی لە ڕێگەی کۆکردنەوەی خۆتی وڵا 10,000 و 7,000 و 12 و بەتەمای خۆیان کە لەناو بازاڕێکترمان بینی بەری چۆن بوو هاتێ بەردەم مایکی پایتەخت وڵای نەبوونی وای لێ کردی ئەرێ وڵا لە دوورتون دیە کچە جوان چۆنی باش سەفی چەندی یەک حەزت لێ خانووی خۆتان هەبی و بە بچێ مەکتەبێ بێەوە کێشت نەبی ئەرێ زۆر حەزم لێ نییە برام ئیشکاتن بەس دەبە کرێکان ئیش دەکە یعنی لە بەکری خانووی ئیش دەکات لە بەڵێ مەکتەبی زیرەکی یان نە غازیرەکە زیرەکی دا باشە دەچین لای کاک بەهێز ئەگە کاک بێز بێتە ئێرە ئەوکو دەستگای خێرخوازی دی سورچی کاک بێ سڵاوت لێبێ سلااو لە ئێوەش باردۆخی ژیانی ئەو خانەوادەیەت بینی باڵێ دیمانەکان شاهدی باردۆخی خراپی ژیانی ئەوانە باست چی بۆ دەکەنەوە سەرەتا دەمەوێت بە ناوی دەستگای خێرخوازی حازی سوچیەوە سلااو ڕێزی خۆم بە هەم خەڵک بگەینین ئێمە وەکو دەستگا ئێمڕۆ هاتوین بۆ سەردانی ئەم بنەماڵەیە پێشتر دیالە ئەو کوڕە جوانە لای ئێوە قسەی کردووە باسی دۆخی گوزەران و معاناتی ژیانی خۆیانی کرد ئێمە ژۆکو دەستگا بەڕاستیان باش لە نزیکەوە دۆخ و گوزەرانیان بینی بەڕاستیەوە ئێمە بینیمان ماڵێکن لە ژوورێکدا دەژین و لە هەمان کاتدا لەو پەڕی وەزە خراپی و بارگوزەرانی خراپدا دەژین کێشیان هەیە لە شوێنی حیوانەوەیان کێشیان هەیە لە خۆراچان شوشیان هەیە لە کوارەتی ژیانیان بۆ منداڵەکان بۆ خوێندن ستا ئەو منداڵە ئیوە نییە بچی لە سناعە و لە شوێنەکان کار بکاتن بەڕاستی پێویستە خوێندنی خۆی بکاتن وکوما فێشتەرەتای هەر منداڵێک جگە لەوەش لە ڕووی کەسایەتیەوە لە ڕووی دەرونیەوە پێویست دەکاتنەوە منداڵ لەو تەمەنە بێ ممارەسەی بابەتی پەروەردەیەکانی خۆی بکات خوێندنی خۆی بکاتن نەک بچی کار بکاتن بەداخەوە دیارە ناچاری و بارودۆخ و معاناتی ژیانیان وای کردووەکە و منداڵە دەستیاوەتە ئەو کارە ئێمە وەکو دەستگا بەڕاستێمە سەردارمانکردن دۆخی ئەوانمان لە نزیکەوە بینی و بەدوەراتچونێ شمان کرد ئەوەی کە ئێمە هاوکاریەکانیان چیان بۆ پێشکەش دەکەین چیان بۆ دەکەین ئێمە وەکو دەستگایەکی خێرخوازی بەڕاستی ڕۆڵمان هەیە لە هەموو شارەکانی کوردستان ئێمە بەهانەیە ئەو خەڵکانەوە دەچین کە پێویستیان پێمانە بەهانەیە ئەو خەڵکانەوە دەچین کە لە ژیان و گوزەرانی خراپدا دەژین ئێمە لە پرۆژێ جیاوازمان هەیە لە سێکتەری زۆر جیاواز ئیش دەکەین ئیدی ئەو پرۆژە ئەو بەرنامانە ئێمە هەمانە زۆر بەرنامەمان بۆوانە گونجاوە ئێمە بتوانین هاوکاریان بکەین بەڵام ئەوەی کە ئێمە ئێستا هاتوین هاوکاری و خانەوادەیە دەکەین و هاوکاریەکانیشان بە دوو قۆناغ دەبێتن قۆناغێک کە قۆناغێکی هاوکاری خێرایە بەیان دەگەێنین قۆناغی دووەم بۆ هەندێک بابەتی دیکەیە بەڕاستی پێویست دەکاتن لیژنەیەشی ورتر بێتن سەردانیان دەکا و دۆخەکە زیاتر هەڵ لە سەنجێنی بۆ ئەوەی کە بتوانن ژیانی ئەو بنەماڵەیە ینی بۆ ماوەیەکی درێژخایەن بگۆدرێ نەک شتێکی سەرەتا و سادە تەنها بۆ چەند مانگێکە مانگێک دۆخەکەیان بگۆڕ و دوای بێنەوە هەمان دۆخ بۆیە بەلای ئێمەوە گرینگە ڕزگارکردنی و بنەماڵەیە و ئەو گەنجە بەستەوە بەر خوێندن خوێندنی خۆی پەرە پێداتن وەک چە جوانش بە هەمان شێوە بێ کێشە بخوێنێ پێداویستەکانی خوێندنی خۆی بەتەواوی بۆ دابین بکرێتن ئەوەی ئێمە وەکو دەستگا دەیکەین خێرە پێویست دەکاتنەمە وەکو کەلوپەلی ناوماڵ کە دەبینین کەلوپەلی ناوماڵیان قۆناغیەکەمە کەلوپەل پێداویستەکانی ناوماڵیان نییە ئێمە کەلوپەلە پێداویستە سەرەتاییەکان و ئەساسیەکانیشان بۆ دابین دەکەین و بە هەمان شێوە بۆ ئازوقەی مانگانە بۆ ماوەی 6 مانگ ئازوقەیان بۆ دابین دەکەین بابەتی دیکەش بۆ هاوکاری لە ڕووی مادیەوە بۆ خوێندن بۆ منداڵانە بۆیان دابین دەکەین ئەوەی دەمێنێتەوە هەندێک پرۆژە و بەرنامەی دیکەمان هەیە ئەوکو باسم کرد ئەوە لە قۆناغی دووەم لەو چەند ڕۆژەی لیژنەمان دێ سەردانیان دەکاتەوە بۆ ئەوکە بتوانین هاوکارێکی باشتر درێژخایەنتریان پێشکەش بکەین قۆناغی دووەم چییە پرۆژەتان چییە چی دەکەن چاوت بە قۆناغی کەم کە دابینکردن ئازۆقە و دواتر ئەو پێداویستیانە قۆناغی دووەم چیە بەڵێ قۆناغی دووەم بۆ بابەتی شوێنی حیوانەوە ماوانەوەیانە ئێمە دەمانوێت گوزرانی عایلەیە بگۆڕین بەڕاستی دەمانوێت شتێکی وایان بۆ بکەین کە لۆ درێژخایەن ئەوانە کێشەی مانەوەیان نەبی لە شوێنەکەیان شوێنی سەلامەت بی شوێنێکی شیابی بۆ ژیان ئەجە بۆیە
کە ئەمن باز دەکەم لیژنێشی دیکەمان هەیە لیژنەکە دیکە دێتەوە سەردانیان دەکا و لە هەمان کاتدا ورتر دەستە ناو بارودۆخی ژیانیان ڕەنگە بتوانین زۆر شتی کە هەیە بۆیان بکەین کە وەکو دەستگای ئێمە بۆ خەڵکی دێکین. کاک بەهێز کە نوێنەری دەستگای حاجی دریس سورچیە چیتان هەیە بۆ بڕیارەکان؟ وەڵام بە خێراتنیانەکەم دەستخۆشیان لێکەم دوعای بە خێریان لۆکەم لۆ کاک حاجی ئیدریس سورچی لەبەرەوەی باکە فەقیر و هەژارانە بە هاوار فەقیر و هەژارانە چیت کرێتی و فەقیران لە نەبوونی و لە هەژاری قوتارەکە دەستخۆشیان لێکەم مەمنونیانم کە هاتن سەردانی مەیان کرد حاڵ و گوزەرانی مەیان دیت وەزعی مەیان دی کە شتەکان هەموو ڕاستن و نەبوونین و فەقیرین و کرێچینە و یعنی ژیانمان زۆر زۆر سەختە بەڕاستی مەمنونیە بم ئەگەر ئەو منداڵانم لە کرێتیاتی نەجادا و دەستخۆشی لێکەم مەمنونیانم. بەو بڕیاری دڵخۆشی هاوکاری ئێوە دەکرێت بەێ ئیتر ئەگەر هاوکاری بکرێن و کێشەتان نەبینێت دەچیتە بەرخوێندن بەێ و شتێکی تریشە لە ڕێگای پایتەخت میدیاوە وەزیری پەروەردە بڕیاریدا کە بەدواداچوون بکات و هاوکارتان دەبێ بۆ ئەوی دووبارە بگەڕێتەوە بەرخوێندن تا چەند دڵخۆشی زۆر وەزی هیوادارم دەستخۆش لەمام عاجی دریشتی دەکەم هیوادارشم وەلای شکونێکمان لە دابین کات بێزار بن لە کرێچێتی زۆر ناخۆشە ئەزیەت دەبینی وانێت لە کارکردن ئەرێ وڵا جارێت هەفتی سبیان دەستم 6 سبیان دەستم لێن دەری لە سەعار بانم ڕاخەوەمی دەکەیت باش انشاءالله پەیامەکەت گەیشتووە ئینشاءالله. کاک بەهێزیش لێرە ئەوەکو نوێنەری دەستگای خێرخوازی حاجی دریس سورچی کۆتا قسەت کاک بەهێز چییە؟ ئەو ئێمە وەکو دەستگا بەلا ئێمەوە گرینگە کە هەم خەڵکێک بیزانێ ئێمە دەستگایەکەمە دەستگایەکی خێرخوازیە قازانجنەویستە و بێلایەنە ئێمە هاوکاری هەموو کەسێک دەکەین کە پێویستی پێمانە و ئێمە ئەو دەمانێت ژیانی و کەسانە بگۆڕین کە بەڕاستی لە نەهامەتی و لە ناخۆشیدا دەژین. هیوادارم ئەو کەسانەی کە ئێمە هاوکاریان دەکەین یان دەستمان پێیان ناگا بتوانین لە ڕێگای کەناڵە جیاوازەوە لە ڕێگای خەڵکی جیاوازەوە پێمان بڵێن بۆ ئێمە بتوانین ئەو هاوکاریانەی کە دەیکەین بیگا بە خەڵکی مستحق بۆ خەڵکانی کە بەڕاستی شیاون بۆ ئەوەی کە هاوکاریان بکرێت. پێیانتان بۆ پایتەخت میدیا چییە کە هەمیشە دەنگی خەڵک دەگەێنێت بە ئێوە و بەلایەنە پەیوەندیدا؟ بەدڵنیایە پایتەخت میدیا یەک لەو کەناڵانەیە بەڕاستی کە کەناڵێکی زۆر ئەکتیڤە لەوەی کە بتوانین دەنگ و ڕەنجی خەڵکی بگەێنێ ئێمەش لە ڕێی کەناڵی پایتەخت میدیاوە بوو بۆ بنەماڵەیە ئاشنا بووین بۆ یانی دەرەنجامی ئەو کارانەی ئێمە ئەوڕۆ لێرین هیوادارم بتوانن زیاتر راپۆرتەکانتان بەرنامەکانتان تەرکیز لەسەر بابەتانە بکاتەوە کە بۆ کۆمەلگا بۆ ڕاگشتی گرینگە. ئەدایجان پامە دوو پایتەخت میدیاچێکە دەنگی ئەوەی گەیان وەڵا ئەمێن بە خێراتنی کەناڵەکەتانەکەم دەستخۆشی لێکەم کانگۆ یعنی هاوکاری ماڵە فەقیر و هەژارانەکان پەیامەکان ئەگەینن بە پیاوی خێرخواز و بە خواناسەکان کە یارمەتیانەدەن ئەم زۆر زۆر دەستخۆشی لێکەم زۆر مەمنونین گۆمە. ایندا تۆ پەیامەت بۆ پایتەخت میدیا چییە؟ وڵی ئەم دەستخۆشی لە کەناڵی پایتەخت میدیا دەکەم کە دەنجونی گیان بە حاجی دریس سورچی. دەمەوێت ئێستا قسەکانی مامۆستا سەفین گوێبیز ببین و هەم نوێنەری پایتەخت میدیا هەمیش سەرنووسەرە لە پایتەخت میدیا. مامۆستاگیان ئەگە بێت ئێرە مامۆستاگیان دەنگی ئەو خانەوادەیە لە ڕێگەی پایتەخت میدیاوە بە هەرێمی کوردستان گەیشت و دەستگای حاجی دریس سورچیش هاتنە سەر خێر هاتنە سەر خەت قسەتان چییە؟ بەڵێ سوپاس بۆخوا طبعاً پایتەخت میدیا جگەلەوەی ئەو ئەرکە بەرپرسیارەتی و خلاقی کە هەیەی ئەمە جگەلەوەی کە ڕووماڵی ڕووداوەکانی ڕۆژانە دەکەین زۆر بابەتی لەم شێوەیە ڕوبەڕووی ئێمە دەبێتەوە. ئێمە بۆ پەڕی بەرپرسیارەتی و کاری ئەخلاقی خۆمان کار دەکەین بۆیە هەر دوای ئەوەی کە و ڤیددیۆ کاردانەوەی زۆری دروست کرد و باردۆخی ژیانیەوە خێزانەمانزانی بە دۆدەچمان کرد پەیوەندیمان بارەخراوی حاجی دریس سورچی کرد ئەوان هەرزوو بە خۆشحاڵی و هاتنە سەرخەت و ئامادایی خۆیان دەربڕیبەوەی هاوکاری تاوی ئەو بنەماڵەیە بکەن. طبعاً وەکو ئێستا دەیبینن ئەوان لێرە ئادەنم ئێمە سوپاسیەوان دەکەین کە ئەوان هاوکارێکی و هەماهەنگی بچی بەردەوامیان لەگەڵ ئێمە هەیە. جگەلەوە من لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ئالان حەمەد سەعید وەزیری پەروەردە قسەم کردووە ئەویش بە هەمان شێوە ئامادەی خۆی دەربڕی و بەوەی کە کاک ئینداد بچێتەوە بەرخوێندن و تەواوی ڕێکارەکان بگرنە بەر. ئێمە لێرە لە پایتەخت میدیا و ڕادەگەێنن
لە هەر شوێنێک خەڵکی پێویستیان بە ئێمە بێتن لە هەر شوێنێک خەڵکی پێویستی بە هاوکاری بێتن و بێوێت دەنجی بگەێنرێ پایتەخت میدیا بەو پەڕی بەرپرسیارەتیەوە دەنجی خەڵک دەگەێنێ وەکو ئێمە کە دروشمێکمان هەیە بێکەوە جیاوازی دروست دەکەین ئیدی ئێمە ئەو جیاوازیە کە پایتەخت میدیا دروستی دەکاتن تەبعاً لە ماوەی ڕابردوو پایتەخت میدیا هۆکار بوو بۆی کە هاوکاری بە دەیان کەسی دیکە بگەێنرێ لە هەفتەی ڕابردوو ئێمە هاوکاری مانگەیاندا چەندین کەسی دیکەەوە لە ڕێگەی پایتەخت میدیاوە کەمپینێک بۆ هونەرمەند مامسەوا ڕاگەێنرا جگەلەوە کرێی 6 مانگ بۆ خێزانێکی دیکە لە ناحیەی کەڵک دابین کرا هەروەها چەندین هۆکاری دیکە هەبوون کە ئێمە بووینە هۆکار بووینە سەبەب بۆەوەی کە خەڵکی کەلوپەری دزراویان نەوانە دوو ماتۆر بوون بگەڕێنرێتەوە و چەندین بابەتی دیکە هەیە ئێمە لە پایتەخت میدیاوە بە تەواوی بینەر و بیسەرانمان بۆ وەرگرانمان ڕای دەگەێنن خەڵکی لە هەر شوێنێک پێویستی بێمە بێ ئێمە لەگەڵاوانین و سوپاسی ڕێکخراوی حاجی ئیدریس سورچی و زۆر بەڕێز دکتۆر ئاڵان دەکەم کارزوو هاتنە سەرڕێڵ و ئامادەی خۆیان دەربڕی بۆ ئیتەوەی هاوکاری ئەو بنەماڵەیە ئەمە بارودۆخ و ژیانی خانەوادەی کاکە ئینداد بوو لەگەڵ خوشک و دایکەکەی خانوەکەی لە کواڵەتێکی زۆر خراپ کە کرێکەی ماگانە بە 150,000 دینارە کە کاکەیندە لە بەیانی کاژمێر حوتەوە دەچێت بۆ ئەوی بژی و ژیانی ئەو خانەوادەیە دابین بکە بەڵام زۆر بە ئەستەم کە ناتوانێت بە تاوەتیش دابین بکە وەکو بە 7,000 تاوەکو 10,000 ڕۆژانە کار دەکات بۆیە لە دوای ئەو باسکردنی ژیانی خۆی لە ڕێگەی پایتەخت میدیاوە ئەو دەستگای خێرخوازی حاجی ئیدریس سورچی هاتنە سەرخەت و بە دوو قۆناغ هاوکاری دەکرێن قۆناغی یەکەمیان دابینکردنی ئازوقەیە و کەلوپەلی ناوماڵ و دواتر لژنەیەکی تر دێ بۆ ئەوەی کە شوێنی مانەوەیەکی شیاو بۆیان دابین بکات جا لە ڕێگەی کرێ یاخود کڕینە ئەوە لژنەی دووەم کە دێ سەردانیان دەکا ئەوە بڕیاری کۆتایی دەدەن جا بابەتێکی تریش کە وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی پایتەخت میدیاوە کە بەدواداچوون بڕیاریدا کە بەدواداچوون بۆ کاکەینداد بیکە و هاوکار بێ بۆ ئەوەی دووبارە بچێتەوە بەر خوێندن ئەمە کۆتا ئەو زانیاریانەی و دیمەنەکان بوو کە بە ئێوەمان پێشاندا